نابۆ ئەدام بە مەبەستی ڕێگە خۆشکردن بۆ ڕووخاندنی کۆماری ئیسلامی. ڕۆژی سێی ڕێبەندان بەیاننامەیەک بە واژۆی 61 ژنی زیندانی سیاسی گرتوخانەی ئەڤین بڵاو کرایەوە. لە سەرەتای بەیاننامەکەدا هاتووە ڕۆژی سێشەممە ئێران جارێکی دیکە شایەتی لە سێدارەدانی لاوەکانی بوو. محەممەد قوبادلو لە دۆخێکدا لە سێدارە درا کە تەنانەت حکمی کۆتایی لە سێدارەدانیشی بۆ دەرنەچوو بوو. لە بەشێکی دیکەی بەیاننامەکەدا هاتبوو کە لە ناڕزایەتی بەرامبەر بە ئێعدامەکانی ئەم دواییە و هەروەها بە مەبەستی ڕاگررتنی ئێعدام ڕۆژی پێنجشەممە پێنجی ڕێبەندان مانگرتنێکی گشتی لە خواردن دەست پێ دەکەن. ئەم مانگرتنە لە ڕۆژی دیاریکراودا دەستی پێکرد. مانگرتنی ئەم ژنە بوێر و پێشڕەوانە لە ناوخۆ و دەرەوە پێشوازی لێکرا. 112 چالاکوانی فەرهەنگی و هەڵسوراوی کرێکاری ڕۆژی هەینی ڕایانگەیان کە لە وەڵام بە بانگەوازی ئەو ژنە پێشەنگانە مان لە خواردن دەگرن. هاوکات لەگەڵ ئەوان دەیان چالاکی مەدەنی، دادخوازان، کۆمەڵێک لە ژنانی زیندانی سیاسی پێشوو، پارێزەران، ڕۆژنامە نووسان و هەڵسوراوانی سیاسی لە دەرەوەی زیندان و چالاکانی ناسراوی وەک سپیدە قولیان و دایک و باوکی و تۆمات ساڵحی و مهدی یەڕاحی بەو مانگرتن لە خواردنەوە پەیوەست بوون. خوداڕەحم قولیان باوکی سپیدە قولیان زیندانی سیاسیش ڕایگەیاندووە ئەگەر کچەکەم ئازاد بووایە لەگەڵ هەمان سزای هاوشێوە بەرەو ڕوو دەبەوە، بێدەنگ نابین و بنەماڵەکانیش بە مانگرتنی بەندی ژنانی زیندانیەوە پەیوەستە بن. ئێمە خوداڕەح قولیان و فاتمە قولیان وەک بنەماڵەی مەحبوبە ڕزایی و سپیدە قولیان مان لە خواردن دەگرین. کەریم محەممەدی باوکی نەرگز محەممەدی دەڵێت هەواڵی ناڕزایەتی نەرگسی کچم و شێرەژنانی زیندانی ئەڤینم بیست کە سەرڕای مەیل و بۆچوونی سیاسی و فکری جیاواز دەستیان داوەتە دەستی یەک و ڕۆژی پێنجشەممە پێنجی ڕێبەندانی 1402 لە دژی جەنایەتی لە سێدارەدانی حکوومەتی سنگی خۆیان کردووەتە قەڵغان. دوو مانگە نەرگسی کچم پەیوەندی و سەردانیکردنی لێ قەدەغە کراوە و ئاوا تەخوازم دەنگی ببیستم، بەڵام شانازی بە ورە و ئیرادەی خۆراگری هەر یەکەیان دەکەم و بە نیشانەی پشگیریکردنیان لەم بەیانە تا شەو و هیچ شتێک ناخۆم. من داوا لە سەرجەم خەڵکی ئێران دەکەم کە بەیەکەوە پشگیری لە ژنانی ڕاپەڕیوی ئەڤین بکەین و نایەکی تون بە سزای ئێعدام بڵێن. بەهار هیدایەت لە زیندانی ئەڤینەوە ڕایگەیاندووە ئێمە ژنانی سیاسی زیندانی ئەڤین بۆ دژایەتیکردن لەگەڵ ئەو ڕێوشێن و میکانیزمە شەیتانیە بۆ ماوەی 1 ڕۆژمان دەگرین و پێدەچێت کە ئامانجی کۆتایی ئەم مانگرتنە بریتی بێت لە پاراستنی خەبات لە دژی کۆماری ئیسلامی و پاراستنی ئەو ویژدانە ئازادی خوازانەی کە ئەم ڕۆژانە کەوتونەتە بەر توندوتیژی و سەرکوتێکی بێپسانەوە. ڕۆژی هەینی شەشی ڕێبەندان ژمارەیەک لە دایکانی دادخواز لەسەر گڵکۆی لاوی گیانبەختکردوو محەممەد قوبادلو کۆبوونەوە و ڕایانگەیاند کە وەڵامی ئەرێنی بە بانگەوازی ئەو 61 ژنە زیندانیە سیاسیە دەدەنەوە و مان لە خواردن دەگرن. هاوکات لەگەڵ ئەو چالاکی و ناڕزایەتیانە ژمارەیەک لە دایکان و کە سوکاری ئەو گیانبەختکردوانەی کە لە خاوەران بە خاک سپێردراون دوای ماوەیەکی زۆر توانیان لەسەر گڵکۆی ئازیزانیان کۆ ببنەوە. مامورانی ڕژیم هەوڵیاندا دەست بەسەر دەستە گوڵەکانیاندا بگرن، بەڵام بەشێک لە گوڵەکانیان لە چنگی ئەو هێزە سەرکوتگەرانە ڕزگار کرد و لەسەر گۆڕە نادیارەکان بڵاویان کردەوە. ئەو حرەکەتە شۆڕشگێڕانە و پێشەنگانەی 61 ژنی سیاسی دەست بەسەرکراوی زیندانی ئەڤین و پێشوازی بەربڵاو لەو حرەکەتە بووە ئیلهام بۆ نووسینی دروشم لەسەر دیوارەکان و بەرزکردنەوەی دروشمی شەوانە لە هێندێک لە شارەکان. ڕۆژی دووشەممە سێی ڕێبەندان لە ناوچە جۆراوجۆرەکانی تاران لەوانە ناوچەی شێخ بەهایی، جەننەتاوای ڕۆژاوە، جەننەتاوای باشوور و شارۆچکەی ئێکپاتان و هێندێک ناوچە لە شاری بەندەرعەباس دروشمگەلێکی شەوانەی وەک مەرگ و نەمان بۆ خامنەیی ئەم هەموو ساڵ جینایەتە مەرگ بۆ ئەم ویلایەتە و مەرگ بۆ دیکتاتۆر بەرز کرایەوە.
لە بەشێک لە شارەکانی وەک سنە، پیرانشار، تەورێز، ورمێ، ڕەشت، ئەردەبیل، کەرەج، عێراق، ئیزە و چەند گەڕەکێکی تاران نووسین و بڵاوکردنەوەی دروشمی دژە حکوومەتی بەردەوام بووە. زیندان و ئەشکەنجە و ئێعدام هاوکات لەگەڵ شەڕەنگیزی و دروستکردنی قەیران لە ناوچەکە هامرازی سەرەکی سەقامگیری و مانەوەی کۆماری ئیسلامی بووە. لە هەلومەرجی ئێستادا کە ڕژیم کەوتۆتە ژێرگوشاری چەندین قەیرانی قوڵ و خەبات و ناڕزایەتی بەربڵاو، زیاتر لە ڕابردوو پەنای بردۆتە بەر ئێعدام و شەڕەنگێزی و دروستکردنی قەیران لە ناوچەکە. کۆماری ئیسلامی هاوکات لەگەڵ پەرەپێدانی بەرچاوی ئێعدامەکان ڕۆژی 16 ژانویە ناوچەیەکی نیشتەجێبوون و ماڵی هاوڵاتیەکی مەدەنی لە شاری هەولێر پایتەختی هەرێمی کوردستان بە چەند موشەکێک کردە ئامانج کە بووە هۆی کوژرانی خاوەن ماڵەکە و چەند کەسێکی تر. ئەم هێرشە جنایەتکارانە ناڕزایەتیەکی بەربڵاوی لە عێراق و بەشێک لە جیهاندا بە دوای خۆی داهێنا. دوای ئەوە بەرپرسانی ڕژیم ناوچەیەکیان لە سووریەش بردومان کرد. ئەو هێرشە نزامیانە سەر لێ شێواوی و شپرزەیی بەرپرسانی نیشاندا. لە درێژەی ئەم شپەرزیی و سەر لێ شێواویەدا بەرپرسان دەستیاندایە کارێکی مەترسیداری تر. وان ڕۆژی 17 ژانویە بە موشک و فڕۆکەی بێفڕۆکەوان چەند شوێنێکیان لە ناو خاکی پاکستان بردومان کرد. ڕژیمی قەیران لێدراوی پاکستانیش ڕۆژێک دوای ئەو ڕووداوە وێڕای بانکردنەوەی باڵیۆزی وڵاتەکەی لە ئێران ژمارەیەک هاوڵاتی مەدەنی کردە ئامانج و بووە هۆی گیان لە دەستانی لانی کەم 9 کەس. ئەم حرەکەتە جێستایش و ئیلهام بەخشەی 61 ژنی زیندانی سیاسی لە پێناو هەڵوەشانەوەی ئێعدام و دیفاعی بەرچاوی ئازادی خوازان لەو حرەکەتە پایەی لەرزۆکی حکوومەتی هەرچی زیاتر لاواز کردووە. بەردەوامبوونی خەبات و پەرەسەندنی قەیرانەکان سەرنجام ڕژیم بەرەو لێواری هەڵدێر و لە ناوچوون دەبات.